بەناوی خۆی گەورە میهرەبان لە هەر جگایەکەن ڕێز و سڵاو و خۆشەویستیمەتان ئاراستە بە بینەرانی بەرنامەی پەیامیتەوە کەناڵی ئاسمانی پەیام لەگەڵ کامێرەمانی هاوکارم هاوکار علی پەیامێکی دیکەی هاوڵاتیان بۆ ئێوەی ئازیز خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدەوەی پەیامی ئەم جارەشمان جێگەی سوود و ڕەسەمەندی ئەوەی بەڕێز بێت. بەڕێزان ئەم شەو دەپرسین سەرباری ئەم هەموو قەیرانانەی کە بەسەر هەرێمی کوردستانە هاتووە، سەرباری ئەو هەموو نەهامەتیانەی کە بەسەر گەلی کوردە هاتووە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو، چەند مانگی ڕابردوو، چەند سای ڕابردوودا دەپرسین بۆچی هیچ کەسێک لەو کەسانەی کە لە نێو حکومەتدا پۆستیان هەیە دەست لە کار ناکێشنەوە وەکو ئەوەی کە شکستێک بەسەر ئەم حکومەتەدا هاتبێت. بۆچی هیچ کەسێک لە وەزیر، لە ئەندام پەرلەمان، لە سەرۆک وەزیر، لە سەرۆکایەتی هەرێم، لە سەرۆکی ئەنجومەنی پارێزگاکان، لە ئەندامی ئەنجومەنی پارێزگاکان، لە مدیرە عامەکان بۆ هیچ کەس ئامادەی تێدا نییە دەست لە کار بکێشێتەوە و لە بەرامبەر ئەو قەیرانانەی کە ڕووی داوە. لە هەموو دنیا داوا باوە ئەگەر قەیرانێک ڕووبکاتە هەر شوێنێک، ڕووبکاتە هەر وڵاتێک، ڕووبکاتە هەر هەرێمەیەک، ئەگەر حکومەت تیادا بەرپەرز بێت، وەزیری دیاریکراو لەو بوارە، وەزیری تایبەتمەند لەو بوارە دەست لە کارە کێشێتەوە وەکو هاوهەڵوەستیەک و هاوخەمیەک بۆ خەڵکەکەی. بەڵام لای ئێمە هێندە پۆست و پلۆپایە خۆشەویست و گرنگە وەک دەوترێگە دنیاش بڕوخێت هیچ کەسێک ئامادەی تێدا نییە دەست لە کار بکێشێتەوە لە پێناو بەرژەوەندی شخصی تایبەتی خۆی و لە پێن ئەوی پۆستەکەیدا. بۆچی خەڵک ئەوەندە پۆست و پلۆپایی لا خۆشەویست بووە لە هەرێمی کوردستانە کە ئامادەی تێدا نییە سەرباری هەموو ئەم قەیران و نەهامەتیانە کە بەسەر ئەم خەڵکەدا هاتووە وەکو هاوهەڵوێستیەک، وەکو هاوخەمیەک بۆ خەڵکەکەی دەست لە کار ناکێشێتەوە. لەگەڵ هاوڵاتیانە ئەم پرسە تاوتوێ دەکەین با بزانین چیمان پێ دەڵێن سەبارەت بەرز لە کارکێشانەوەی بەرپرسەکانی هەرێمی کوردستان ئەوانەی کە لەنێو حکومەتدا پۆست و پلۆپایانەیە. فەرمووە پێکەوە گوێبیستی وەڵامەکان بین. دەپرسین بۆچی هیچ کەسێک لەو کەسانەی کە لە نێو حکومەتدا پۆستیان هەیە دەست لە کار ناکێشنەوە. ئەوەی لەسەر کورسی دانیشت ئەو کورسێ بە هین خۆی ئەزانێ تەسلیم کەسی ناکات. خۆشویستی پلۆپایە هیچی تر نییە. مردنیان لەوە باشترە کە شارەکەیان فرۆشت و حیای کورد و ئەو مەنتقانەیان برد. هەر سەرکردێک شکستیە ناو خۆی سزای خۆی داوە، ئەم ئێستا لە گەلەکەی ئەترسێ سزادرێ ئەبێ خۆی وجدانی خۆی سزای خۆی دا. ئەوان تازە مێشک و چایاندا پۆشرا بۆ غیشاوەیە بێز ناکە خەڵکیش لیان بێزار بوویتر هەموو دەقەیەک سیم و جیم و ڕوونی کەمەوە و تاڵی کەمەوە سوێری کەمەوە خەڵکی لێی بێزار بوو. لە هەرێمی کوردستانە سەرباری ئەو هەموو قەیرانەی کە ڕووی داوە بەسەر خەڵکە، بەڵام هیچ کەسێک ئامادەی تیانە دەست لە کار کێشێتەوە لەنێو حکومەتدا. بۆ وڵاهی کوردستان بە ئەقاری زۆر ناخۆشە تێپەڕێ. دیارە ئێمەش وەکو هاوڵاتی وەکو خەڵک زۆر دڵگرانی بەم شتە چونکە کەرکووکمانە دەست چووە، ناوچە دابراوەکان لە دەستمان چووە. باسی ئەمەت کرد، باسی کەرکووک کرد بە نمونە. بۆ سەرباری ئەمە هیچ کەسێک لەنێو حکومەتدا ئامادەی تیان دەست لە کار کێشێتەوە. وەزیر، ئەندام پەرلەمان، سەرۆک وەزیر، سەرۆکی هەرێم بە نمونە، سەرۆکی ئەنجومەنی پارێزەکان، مدیرە عامەکان، بۆ کەس ئامادەی تیانە ئەوتە لە هەموو جیانە ئەگەر شتێکی ئاوڕووبات خۆیان دەست لە کارە کێشنەوە وەکو ئەوەی کە هاوخەمێک بۆ خەڵکەکەی. بەس بۆ لێرە وایە وڵاهی دیارە ئەمانە دەست لە کار ناکێشنەوە مەسلحەتیان لەگەڵەوەیە، ئیشی بازرگانی، ئیشی ئەمانیان هەیە، مەسلحەتەکەیان لەگەڵەوەیە. ئەگەر مەسلحەتیان ئێستا ئەگەر حکومەتی عێراقی ئێستا حکومەتی عێراقی هاتە ناوچە کێشە لەسەرەکان بە تایبەتی کەرکووک، ئێستا ئەمانیشی تاکوی ئێستا ینی کەسێک نەیتوانیوە بڵێەوە دەست لە کاری کێشمەوە. هۆکارەکەی بۆچیە گەڕێتەوە بۆ ئەوە گەڕێتەوە کەمانە ئیشی بازرگانی و ئیشی ئەوەکەن تا ئەگەر ببینی چەندین ئێمە بە ژمارە ببینی چەندین بیرە نەوت لە منتقەکانە گیرەوە ئەم بیرە نەوتانە بۆ کوێ ڕۆیشت، ئەم نەوتانە بۆ کوێ ئەڕۆیشت. پۆست و پلۆ پایان خۆشەوێت، پلۆپایە هەر خۆشەویست بۆ لای ئەوان، هەمیشە خۆشەویست بۆ لای ئەوان. ئێمە قوربانیماندا ئەوانش پلۆپایەکانە بۆ خۆیان زەوت کردو و بازرگانی پێوەکەن.
شەرمەزاری نییە بۆ حکوومەتێکی ئاواکە میلەتەکەی لەم لە هامەتیا بژی و ئەوم و کوشتارە هەبێت بەڵام کەس ئامادەیتیانە بێت دەستەکار کێشێتەوە طبعا وایە طبعا ئەگەر تۆ لە وڵاتێکا بژیت ئەنی خوێندن ئەوە چەند ساڵەیە من وەکو مامۆستای قسەکەم خوێندن لەم وڵاتە چی بەسەراتوە چی بەسەراتوە تو دکتۆراتەوە وەکەی لە ماڵەوە دانیشتویت تۆ ماسێرتەوە وەکەی لە ماڵەوە دانیشتویت تۆ مامۆستایەکی ئەو چەندین خوێندکارمان هەیە لە ساڵی لە 2011ەوە لە ماڵەوەیە ئەمە سەرباری ئەو بۆ هەموو بۆ ئەو پلۆپۆسەوە نەگەڕێتەوە کەسێک تا ئێستا دەستی لە کار نەکێشەوە سیستەمی سویدین بۆ چیەکە مەکتەبەکانم داخرابێ مامۆستا بێ موچە بێ مامۆستا بەم بێ موچەیشەوە ڕازی بووە بەڵام ئەوان بەسەر کووردا هێنا بەڵام هۆکارەکەی ئەوەیە کە متمانیان بەو خەڵکە هەیە کە چۆنە لە ئێوان بوون بەبەرپرسیان هەموو شتێکیان لێ قبوڵەکەن و ئەتی دوایەوە شەرۆکی ئێستا کە چۆنەی بینی تەماشاکەرە بن خەڵکەکە لیان خەتای میلەتە بێگومان باشە بەڵام وەکو هەستێکی مرۆڤایەتی لە وڵاتانە ئەبینیت جاری وایە شتێک ڕووەدا بۆ نمونە کارەبا کێشێتیەکەوێت وەزیری کارەبا دەست لە کارە گەشێتەوە بۆ نمونە سێرەکەی ڕێگاوبانێ خراپە بێ وەزیر ڕێگاوبان دەست لە کارە گەشێتەوە بە نمونە بەس بۆ لێرە کەس دەست لە کار ناکێشێتەوە ینی ئەوەندە پۆست و پلۆڤایە خۆشەویست لەلایەن پۆست و پلۆپەیە لەم وڵاتە بووەتە هۆکارێک بۆ بەدەستێنانی هەموو ئامانجە گەورەکان لەم وڵاتە لە ڕێگەی ئەو پۆست و پلۆپایەوە ئەگا بە هەموو شتێک ینی لە ژیانێکی باڵاژی کۆمەڵی چینجێ ئەهێڵێ لە خوارەوە وەکو خەڵکی سادە و ساکار لەم حاڵەکاتە ئەو چینایەتی لا دروستە بێ کە خۆی بە گەورازانە دوای تەقەبوو لێوەش ناگە کە پۆستەکەی لێوەگرێتەوە بێتە خوارەوە بۆ چینەکەی چینە نزمەکەی کە خەڵکە ئاسایەکەی دەڵێ بێبوو پێ دوان مای شەرمەزاریە بۆ هەرێمێکەوە کوردستان کە ئەم هەموو نەهامەتی بەسە خەڵکە هاتووە بەڵام هێشتا هیچ کەسێک ئەمەریتیان دەست لە کار کێشێتەوە بێگومانە بێدان بەو شکستەی خۆیانە بنێن لای هەموو کەس ئاشکرا کە خەڵکی سادە هەستی کرد کە بەرپرسەکە شکست دێنێ ئەتی بێگومان بەرپرسی کەشتیا ڕەنگە دڵسۆز بێ حقا ئەویش بێتە ڕیزی و خەڵکە سادەوە بۆ داکۆکردن لە مافی خەڵکی هەژار و فەقیر بۆی دان بە شکستی خۆیانە بنێ تاچون پێ دوایە بەدەست لە کارکێشانەوەی بەرپرسێ بە نمونە لای خەڵک زیاتر خۆشەویستە بێت کابراڵێ هەڵوێستێکی جوانی وەرگرت بێگومان من وتومەگەرم قسم قەتع نەکەن وتمەگە 2013 کاک مەسعود لە پۆستەکەی بکشایەتەوە زۆر ڕێزدارترە بوو ینی لای خەڵ خۆشەویسترە بوو هەتا ئەم حاڵەکاتە ئێستا بڕابکە خەڵکە چووی دا لە دەرگاکەی تەکلیفی لێک لۆچە بیوتاوەرەوە بۆ بە بەرپرسی هەرێم بۆ بە کەسی یەکەم لەم وەزعەیە بەڵام بەمانەوەی بە درێژکردنەوەی زیاتر کە هاتە سەر ئەوەی بگا بەم ئاقارە و شخصێتی خۆمانە بینی کە خەڵک چۆن تەماشایەکە ڕەنگە ئایباریش بوو بێ سەرباری ئەو ئیشانەی کە کردوێتی وەڵی بە حەقەت خۆی ئەوان ئەگە بێتی سەر باری حەقەت و ڕاستیەکەی خۆی ئەوان وەکو ئەو بەرپرسانە تازە خۆی گەورە لە سوورەتێکا فەرمووی سوورەتی بەقەرە غیشاو عەلە ئەبصارهم ئەوان تازە مێشک و چایاندا پۆشراوە بۆ غیشاوەیە پێویست ناکە خەڵکیش لیان بێزار بووی تر هەموو دەقەیەک سیم و جیم و ڕوونی کەمەوە و تاڵی کەمەوە و سوێری کەمەوە خەڵک لێی بێزار بوو لەبەرەوە تازەوان لەسەر منهەجە ڕاتون ئێمە شەرچی بڵێن بەتاڵەیە بڵێ خوا خەسەبی لێگرتون دواتاچید زۆڵ مستەمەوە هەموویە کرێ ناحەقیان کردووە بەرامبەر بە خۆیانێکم بەرامبەر بە خەڵکێکم بەرامبەر بە میلەتێکم بەرامبەر بە خەڵک تەمەنی ترەکەونی جانی خۆیان ئاوانیاتە لۆچە بینی بێتە بیستی بێت لە زۆ وڵاتی جیان کە شتێک ڕوەدا کارەساتی ڕوەدا خەلەلێکەوێتە لایەنێکی حکوومەتەوە بۆ زیرەکە بەرپرسەکە بۆ نمونە حاکمی ویلایەتەکە دەست لە کارە کێشێتەوە وەکو هاوڵستوێ بۆ خەڵک ئەی بە ئەگەر بۆ کەسێک دەست لە کار کێشێتەوە پێی داوازێ بڕایتۆ نە بە تاکید بە عەکسەوانێ ئەوە سەوای شخصێتی دا نابەزێ بەڵام ئەوان خۆیان تازە کەس دیانیتیان لیان تێناگەستا من ئەم نیزامەی لە کوردستانی ئێمە هەیە نە دیموکراتیە نە جمهوریەتە نە مەلەکیەتە نە ئەمپراتۆرێتە بەس خۆیان تێیەکەن چییە کە کاتێک تێر و تەسە لە بن ئاگان لە میلەت نەماوە کە کێشا بێ ملیات فریاکەوە ئەمیان خیانەتی کرد ئەویان جاسوسی کرد ئەویان ئەوەی کرد خۆفرۆشی کرد خەڵکی هەموو زانێوان چیان کرد و چیان نەکردووە ئێمە ناڵێن هەمویان خراپە باشیش هەیە و باشتریش هەیە و خراپە و خراپتریش هەیە بەڵام ئیتر وەکو شتێک خوای گەورە بڵێ تۆڵەی ئەم میلەتی لێ کردوونەتەوە ئەمان بەم شێوازە حکمڕانیان کردووە 25 ساڵە هەیانە باشە نەیاڵن بێتە ناو خەتەکەوانێ ئیشەکەی بکە بە ڕێکوپێکی یا گوێ لە خەڵکیش کە بگرن شەڕ نییە لە خۆیان بن شەڕ نییە هاوڵاتی هەیە لەم کوردستانە ئێمە زۆر زۆر لە بەرپرسەکان و لە کوڕی بەرپرسەکانیش باشتر و زانە و داناتریشە لە دەروی وڵات لێرە بە هەمان شێوە بەڵام ناڵن کەس دەنگی باتە وەزعەکان جنامە هاوڵاتیمان هەیە ئەتوانێت ئێستا کوردستان بەرەبەڕێوە بەبێ ئەوەی کە نەوتشمان هەبێ بەبێەوەی ئەو وڵاتانەی تۆ بۆ نمونە یابان 130 ملیۆن نفوسی هەیە و فەقیریشی تیان نییە
معادنیش و نەوتیژە کڕێ بەڵام عقلەتیان بەکارێ نابووە نمونە هەر لە یابانە حربی عالەمی دووەم ئەمپراتۆرەکان ڕایگرت تیان بۆتی حرب نەهامەتیەنە با ئەمریکا بە براوی خۆی بزانێت بە دۆڕامە بەڵام چون شتێکیان دروست کرد بە عقلێتی خۆیان ئەوە تا شەریکی سیاران دروستکە ساڵانە 500 میلیارد دلار بەس فایدەکەی بێجگە لە هەموو شتێکی ئەلکتۆریان لە جەنگا دۆڕان بەڵام لە عقڵا بردیانەوە بە تاکید ئەمڕۆ عقلێت دەورە بینە عقل منطقە ئەم موبایلی دەست من تو عقل دروستی کردو لەگەڵ ئەمریکا بە ئەو مایکی دەستی تو عقل دروستی کردو بەس ئێمە بەداخەوە ئەتوانین بڵم زۆری نەی خەڵک نەک هەر بەرپرسەکان چونکە حکومەت و میلەت دوو دەسە بە چەپڵە بەدەستی لە نایرە پێشینانەوەتوە کامچەند پێ دوای مایی شەرمەزاریە بۆ حکومەتێ بۆ هەرێمێک ئەگە شکستی خوار و دەست لەکاری نەکەشنەوە والله هیچ خۆەوە خۆی لەبەر چایەتی کە خەڵکی پێی ڕەوانە بێ و پێی قوبوڵ نەبێت ئیتر خۆی با بچێت شکستەکەی بێت و یان نەبێت ئەو بەلاوە گرنگ نییە بەڵام میلەتەکەی ئەساسە میلەتەکە مەفروزە بڵێکا کە تۆم نایە خوا حافیز تۆ ئەتەوێ منەوە سێرەکەی لە ماڵێکە دوو کەس پێ بێکتیان پێ قوبوڵ نییە زیاترە بێ میلەت چی بکە حکومەت چی بکە ژنومرد یەکتیان پێ قوبوڵ نەبێترە بێت چی بێوەسعەکە دەپرسین بۆچی هیچ کەسێک لەو کەسانەی کە لە نێو حکومەتدا پۆستیان هەیە دەست لە کار ناکێشنەوە ئەوەی لەسەر کورسی دانیشت ئەو کورسێ بە هین خۆی ئەزانێ تەستیم کەسی ناکات خۆشویستی پلەپایە هیچی تر نییە مردیان لەوە باشترە کە شارەکەی ئەمفرۆرت و حیای کورد و ئەو مەنتقانەیان برد ئەرسە کردێک شکستیە ناو خۆی سزای خۆی داوە ئەم ئێستا لە گەلەکەی ئەترسێ سزادرێ ئەبێ خۆی وجدانی خۆی سزای خۆی دا ئەوان تازە مێشک و چایاندا پۆشرا بۆ غیشاوەیە پێز ناکە خەڵکیش لیان بێزار بوویتر هەموو دەقەیەک سیم و جیم و ڕوونی کەمەوە و تاڵی کەمەوە سوێری کەمەوە خەڵکی لێی بێزار بوو والله ئەو پەرنا مەسوولەتی بەرپرسەکان دەرەخات کە هیچ مەسوولەتێکیان نێ بۆ میلەتەوە بۆ نیشتمانەکە بەداخەوای لێهاتوو کەسیان مەسوولەتێکیان هەڵ نەگرت لە مزروفە ینی بە بڕای تۆ عیبە بۆ نمونە ئەگەر دەست لە کار کێشنەوە یاخۆ هەڵوێستێکی جوان و مەردانەیە دەست لە کارکێشانەوە تازە فریاد ڕز نێبوو ئەمان کەوتونەتە مۆزوایەکەوە دەست لە کارکێشنەوە هەر میلەت زەرری تیا کردو ئەگەر پێشتر وە باشتر ئەگەر پێشتر بە شتێکی تر بەڵام ێستا نە تابانە و بەرژەوەندیە ئەم زروفێکی ئێستا تێکەوتون هیچی بابەتی نیشتیمانی نییە هیچی هەڵوەستێکی نیشتیمانی ئینتیمایەکی نیشتیمانی نییە کە ئەو بگرێتە خۆی کە بڵێ من لە پێناو ئینتیمایەکی نیشتیمانی وازێنم لە ئەو پلە و پۆستە هەمووی بەرژەوەندی ئەو بیرە تەسکەی کە گرتوانێتە بەربەست تەنها پارە و پول و فرۆشتنێم نیشتیمانە هینا هیچی تر تا چەند شەرمەزاریە بۆ حکومەتێکی شکست خواردوو ئەگەر ئەو کەسانەی کاری تێداکەن دەست لە کار نەگەشتەوە چۆن عەفوو تا چەند شەرمەزاری و ئابڕوچوونە بۆ حکومەتێک بۆ هەرێمێک بۆ شوێنێک بۆ وڵاتێک ئەگەر میلەتەکەی لە برسێتی و لە نەهامەتیا بێت بەڵام هیچ کەسێک ئامادەی تێدا نەبێت دەستەکار کێشێتەوە سەریم زروفەکە گەر بە دەست لە کار کێشانەوەش بێ بەڵام توێسە کێ دۆستەکانت لە دەزاوە دۆستەکان لەسەر چی ئەساسێک سێخیان بە تۆ کرد لەسەر ئەساسی کە تۆ چۆن نەچیت مامەلە لەگەڵ ئەم پۆستایەکەی بەڵام کە تۆ ئامادە نەبی لە زروفە هەستیارەکانە لەگەڵ میلەتابی لەگەڵ نیشتیمانابی کورسێکت خۆت خۆش بێ ئەگەیت ئەم ڕۆژگاری لێ دەرەچێت زۆرێ لە خەڵکی وەک گورگی برسی هەڵپە هەڵپیانە بۆ دەوری کورسەکەی ژێری بە گەندەڵکاری ژیانی خەڵکی کردە بێکاری گەر حکومکردن گەندەڵی هاتە ناو قات و قڕی خەڵک زوو دەبێتە باو ئێمە زیاتر بەردەوام دەبین بابزانین چی کەمان پێ دەڵێن سەبارەت بەوەی کە بۆچی کەس ئامادەی تێدا نییە دەست لە کار بکێشێتەوە لە پێناوی پۆست و پلۆپایەکەی خۆیدا بینەرمان بن زیاتر بەردەوام دەبین خەڵک لە ئێستاە زۆر لە نەهامەتیایە کەوتوتە نەهامەتێکی زۆر خراپەوە لە چەند ڕۆژی ڕابردوو لە چەند مانگی ڕابردوو لە چەند سای ڕابردوو سەرباری ئەم هەموو نەهامەتێکە بەسەر خەڵک هاتووە بۆچی هیچ کەسێک ئامادەی تیان نییە لەوانەیە کە پۆستی حکومیانی لەو حکومەتدا دەست لە کار بکێشنەوە بۆچی بۆ دەست دەکێشنەوە هەرێکی مانگی چەندێ پارە بێت هێتە دەستیانی تروازی لێنن مەسەلە پارێ و مادەی تر هیچی تر نییە خۆشویستنی پۆست و پلۆپایەکانە هەموو ملەتیان کردوتە قوربانی پۆست و پلۆپایە لە زۆربەی وڵاتانی جیهانە بینیمانە ئەگەر
نەکسەیەک بەسەر میلەتەکەیە بێ یاخود کارەساتی ڕووبا بە نمونە وەزیر پەرلەمانتار بە نمونە سەرۆک وەزیر سەرۆکی وڵات بۆ مەدیرە عام ئامادەیت یا دەست لە کارە کێشێتەوە بەڵام لێرە دەست لە کار ناکێشنەوە پیانە عیبە یاخود خۆشویستنی پۆست و پلۆپایەکەیە خۆشویستی پلۆپایە هیچی تر نییە پلۆپایە و مادەکەیە پارەکەیە کابرا لە ئەوروپا بە پاسکی لێگەڕوا ڕاتبێکی ئەتیادیە وکم بۆ زەفی خۆمان و کارجوەختین بوو وازیرێنێتەوە بە زەوانەیە ئێمە پلۆپایە و پارەکان یعنی لە عەقڵی ئینسانان نییە ئەمە وای کردووە کە واز لە پلۆپایانێنن بەڵێ چەند پێ دوایە شەرمەزاریە بۆ حکوومەتێکی وەکو هەرێمی کوردستان ئەگەر خەڵک لە نەهامەتیە بێت و بەڵام کەس ئامادەیەتیان نەبێت دەست لە کار کێشێتەوە یوا شەرمەزاوان لەوە دەرچووە لە شەرمەزاری دەرچووە گویا لێن هەم عالەمە تابانی قسەیان پێ بکە ئەو شاری کەرکووکیان فرۆشووە گویان لێ هەیە کەس هەیە بڵێت ئەوە ئای بە واز بێن و یا سەرخۆ هەڵگرە هێشتانە شانازی شەکەنەوە جەنابە دەڵێ چی واللهی منەوە نازانم هەرچ لە دیڤید کامرۆن ئەوەی بریتانیا کە لە ئەوەی دەنگی نەهێنا یەکسەر استقالەی کرد ئەمانە استقالە ناکەن ئەمانە توجارەتەکەن کەسابەتەکەن گەندەڵن ئەم وڵات خەڵکیان ئەوها لێ کردووە ئەوە 50-60 شەوە ڕاتب نییە موچە نییە خەڵک لەمە زیاتر چی بکە خەڵ ناوێت هیچ شتێ بکە عیبە ئەگەر دەست لە کار کێشنەوە بۆ ئەوان بەعیبەیە زانن ئەوان چونکە بە تەمای هەتایە لەسەر سڵتا بن هەمووی وایە هەموو ئەوەی لەسەر کورسی دانیشت ئەو کورسیە بە این خۆیە زانێ تەستیم کەسی ناکە چەند پێ دوای هۆکارێکی ژەوە بێت لەوە ئەترسن ئەونیان خراپە کردووە ئەگەر دەستان لە کار کێشایە بە نمونە لەلایەن خەڵکەوە دادگای بکرێن و سزا بدرێن ئینشاءڵڵا هەمویان دادگای ئەکرێن هەمویان بە سزای خۆیان نەگەین هەمویان لەم شارە دەربەدەریانەکەن ئینشاءڵڵا بەجزنی ئەو خوایە شەرمەزار هەموو دینیا بن دەپرسین بۆچی هیچ کەسێک لەو کەسانەی کە لە نێو حکومەتدا پۆستیان هەیە دەست لە کار ناکێشنەوە ئەوەی لەسەر کورسی دانیشت ئەو کورسیە بە این خۆیە زانێ تەستیم کەسی ناکە خۆشویستی پلۆپایە هیچی تر نییە مردنیان لەوە باشترە کە شارەکەیان فرۆشت و حیای کورد و ئەو مەنتقانەیان برد هەر سەرکردێک شکستیە ناو خۆی سزای خۆی داوە ئەم ئێستا لە گەلەکەی ئەترسێ سزادرێ ئەبێ خۆی وجدانی خۆی سزای خۆی دا ئەوان تازە مێشکوچیان تا پۆشرا بۆ غیشاوەیە بێز ناکە خەڵکیش لیان بێزار بوویتر هەموو دەقەیەک سیم و جیم و ڕوونی کەمەوە و تاڵی کەمەوە سوێری کەمەوە خەڵک لێی بێزار بوو من وەکو ئاوارێکی خەڵکی دووس خورمات و لە یەکەم دۆخەکەەوە ناو دووزابن وەڵی وەزعەکە زۆر خراپەوە تا ئۆبەرچاوەتە هەموو کەس بەرگینەکە لە شارەکە دووز ئێستا بەدەست شیعی جنوبەتە وەزعەکە دووس فرۆشیە کەروک فرۆشە دووس کەوتە دەستیان قوربیە سەر خەڵکە ئێمە دە ماڵین هەمومان دەرچمانە ماڵ فرۆشە دوخانی وستا دوکان وستا ئەمە ئەگەڕێتەوە بۆ گەڕێگەڕێتەوە بەرزەکانمان چیان لێکردن لەوێت تۆ شاید حاڵێکی لە دووس چیان کرد وەڵای من واقع ناو شەڕەکەی سعات حەوت و شتێ بوو دەرچوم لە دووس لە بەرچاوم و عایلیان دی ڕایان گر ساریان لیانسن عیلەکە لەبان شارەکە جێمە خۆم بە چاو خۆم دیم با بێ شاید مشەیە ئەو عیلی کە قڵپۆ بینەگە بیستان لە کەناڵەکان باسییان کرد عیلە دەزیێژگراوە سەر کچەکەیان لە قارە باوکی ناوی زۆری برادری خاڵۆمە لە دەرچوونە زۆر بە تو ڕێوە دەچ هەڵگەڕاوە سارەکەی تووشە و حاسە بوون و کچەکەی و دایکی و باوکی تایەچون زۆر بڵێ شعبی کردی شعبی کردی لە سەیتەرەکەی دووس خورماتوبان مەشوعەکە کەواتە ئەم کارە ساتە بەسەر خەڵکی دووزەهاتۆ کە تۆ شاید حاڵێکی ئیستا ئاوارەی دەسلێمانیت بەخێر بێ هەر شاری خۆتە بەڵام مای شەرمەزاری نییە بۆ بەرپرسانی حکومەت وا دەست لە کار ناکێشنەوە وەڵی نەک بەشە حیاچوونە بۆیان مردنیان باشتر ئەگەر مردنیان باشن ئەو وەزعات نە خەڵک دووس گشتی کووردە گەرمیانیەش چەندەها شەڕ خەڵک دووس بەشداریکە و ڕێگری کرد لە وەزع مردنیان لەوە باشترە کە شارەکەیان فرۆشت و حیای کورد و ئەو مەنتقانەیان برد وەڵای منش خەڵک دووس گشتی داواکاری ئەوەیە بەدەست بکشێنەوە بەسە ڕێدەن نەفرێتر بە نەفرێتر بێتە سەر حکومەتە بەشکم وەزعەکە جێبەجێ کرا
تاکید لەبەر پۆستەکانیان لەبەر پۆستەکانی بۆ واز ناریە ئەبێ وازبیرە واز با کەسێتر بێ بەشکم وەزعەکە باشتر بێت ئیسێمە دوو خەڵک دووز سێ چوار منطقە ئاوارە بوونە یەک کوردیتیانەماوە بۆچی مناڵ لەمان شاخەکان مردنە بۆ غێر گشت لە بۆنی ئەم پایۆنەکانەتە بەرپرسەکانمانە با بەرپرسێ با دووزان وای لێتێ کەس حساب بۆ دووز ناکات دووز کەس هەنای بسێدان چیوە سەراتە دەبایە کەناڵ باز دووسکە هیچ کەناڵە تا ئیسە نەمبینە باز دووسکات غێر بۆچی غێر گشتی لە بۆنەی ئەم بەرپرسەکان و تاوانەوە قوربیە سەر عایلەکان دووزە سەرباری ئەو هەموو نەهامەتی کە بەسەر خەڵکی کووردا هاتووە لە چەند ڕۆژی دابردوو هەل لە کەرکووک هەل لە دووسخورمات و هەل لە شوێنەکانی دیکە بەڵام نابینی هیچ بەرپرسێک دەست لە کات کێشێتەوە بۆ وڵای ئەمە هۆکارێکی زۆر گەورە کە ئەبینی لە شاری دووسخورماتی شارێکی کوردایەتیەکە شارێکەوەتانەیە وەکو جۆناسیات ئەنفال بەکارێناوە لە ئەنفال خراوتریان کرد یعنی هیچ ئەوەی ئەنفال کراوە دووبارە بیەوە مناڵ کوژرا لەسەر شەقام یعنی ئافرەت کوژرا لەسەر شەقام خەڵکێکی زۆر کوژراوەتانی ئەم ئێوارە چەند کەسێک کوژراوە لەسەر شەقامگان فرادراوە کەس نازانێت ئایا کووردە عەرەبە تورکمانە هیچ بەرپرسێ هیچ دەسەڵاتداری نهاتۆتە سەر ئەم هێڵە بڵێ کاکە ئەمە جۆناسیاتی ئەنفال کراوە بەداخۆ کە بۆ چەند سەرکردەیەوە تاکو خەڵکی ئەو شارەتانێ دەست لەکان ناکێشنەوە بڵێ کاکە ئێمە بەرپرسی ئەم هۆکاریمان و خۆ حافیزتان ئێمە ناتوانانی شارگە بۆی نەڕێوە تۆ خەڵکی کوێی خەڵکی خورماتوو بەڵێ ئەوەی کە بینیت لەوێت چی ڕوویدا وڵای ئەوەی بینی و کە مناڵ کوژراوە یعنی خەڵکێکی زۆر تعدای لێکراوە ماڵ سوتراوە دوکان سوتراوە ئەوەی سە حالێن ئەم شتێ هە بەردەوامەوە شڵ ئەڵێن ئێمە لەسەڵ هێنین هێزمان ناردووە کوانێ ئەو هێزە ناردووە ئەم شەو خانەی تریان سوتانەوە و بە بەڵگەشەوە مناڵەوە تا جەنازیان فەردا لەسەر شەقام هە بە بەڵگە و گشتی ینی ئەم شتە هەمووی ڕوویداوە ئەم ئێوارە باشە بۆچی وەکو هاوخەمیەک بۆ میلەتەکەیان ئەم بەرپرسە حکومانە هیچ کەسێک ئامادەیتیانە دەست لە کار کێشێتەوە بۆ وڵی ئەوە لای خۆیان ئەبێ خۆیان بێنە سەر شەقامەکان بێنە سەر شاشەکان بڵێ کاکە ئێمە ناتوانین دەسەڵات بووینە ڕێوە کاکە ئێمە تاوانبارین ئێمە هۆکاری ئەم شتێمانەوە خۆ حافیزان خۆ حافیزمان ئەی باگە دەست لە کار کێشنەوە وڵی ئەگەر من شتێن پێ نەکرێت ئەگەر لە ماڵە نەتوان مەسوولەتی ماڵ بۆ مەڕێەوە هیچ عیبێ بە عیبێ دانانم قەیچەکە ئەیدەم دەست برایەکی ترمەوە ئەیدەم دەست کەسێکی ترەوە بە هیچ بە عیب بۆ بە عیب بزانم تا چەند پێ دوایە لەوە دەترسن سبەینی ئەگەر دەستان لە کار کێشایەوە لەلایەن گەلەوە سزا بدرێن و دادگایی بکرێن هۆکارێکی ژەمە نییە وڵی ئەگەر سزاش بدرێت ئەگە هۆکارژمە ئەنی خەڵکەکە تەمان سزای چیەدا کابرا دەست لە کار بکێشێتەوە بە دیموکراتی با دەست لە کار بکێشە با خەڵکی سزا بدرێت ئەوان چەند ساڵ سزای خەڵک نادەن با خەڵکی سزای بدرێت قەیچەکە دەپرسین بۆچی هیچ کەسێک لەو کەسانەی کە لە نێو حکومەتدا پۆستیان هەیە دەست لە کار ناکێشنەوە ئەوەی لەسەر کورسی دانش ئەو کورسێ بە هین خۆی ئەزانێ تەسلیم کەسی ناکات خۆشویستی پلۆپایە هیچی تر نییە مردیان لەوە باشترە کە شارەکەیان فرۆشت و حیای کورد و ئەو منطقانەیان برد هەر سەرکردێک شکستێناوە خۆی سزای خۆی داوە ئەم ئێستا لە گەلەکەی ئەترسێ سزادرێ ئەبێ خۆی وجدانی خۆی سزای خۆی دا ئەوان تازە مێشکوچیاندا پۆشرا بۆ غیشاوەیە پێز ناکە خەڵکیش لیان بێزار بوویتر هەموو دقەیەک سیم و جیم و ڕوونی کەمەوە و تاڵی کەمەوە سوێری کەمەوە خەڵکی لێی بێزار بوو وڵای ئەوە یەکەم جا لە خۆیانی بپرسە بزانە بۆ ئەم خەڵکەوای لیات هۆکارەکەی چی بوو ئەو هەموو کوردە کەوتە شاخ و دەر شنگاری دووەمیان بە دوو زا کرد بەس کەرکووک ماوە کێ لە کەرکووک ئەمانە بۆ ڕستەی وەزعەتی کەرکووکە بە شەو چییە فەرمە من کەرکووکیەکەم ناوێرم بگەڕێمەوە چەندێکە لێرەی لە هەفتەی لە 16 مانگەوە ڕامان کردووە ئەوەی کە بینی لە کەرکووک چی ڕوویدا بەڵامجا چی ڕووی نەدابرا خۆ هەموو عالەمەکە خۆ بەخش بوو کە کاتی هەمووی کشایەوە هەمووی ڕای کردەوە منێکێکی لەو شەخسانم خانوەکەم نووسراوە مەطلوب بەدەم داواکراوە خانوەکەم بە خۆم بۆچی خانی تو داوا کراوە لەبەرەوەی خۆ بەخش بووین چەکمان هەڵگرت ئەو عارەبەی نەوناوانە بوون لە خانوومیان نووسیوە فەرموو ناتوان بگەڕێمەوە یەک دەستێ جل بێنم بۆ مناڵەکان شم کەواتە سەرباری ئەوەی کە تۆ ئێستا ئاوارە بوویت قابلیێتی ئەوەی نییە ئەوانەی لە حکومەتان دەست لە کار بکێشنەوە وەکو وەفایەک بۆ ئێوە وەڵا هیوادارم دەست کەشانەوەیان چییە من ئەمە یەکریز بن بەشکم ئام خەڵکە وەزعی ئاوە نەمێنە باشە بە حەقیقەت بەسە تجارەت بەسە خەڵکی لاک بوو خەڵک ماندوو بوو خەڵک بێزار بوو بەسە ئەم خەڵکە والیەکەم بەسە یەک بڕیارێ بدە هەموو یەک ریز بێ بای سەعاتێ نییە کەرکووک بۆ خەڵکی کەرکووک بە دووز و بە حەمرینەوەش بەسە بۆ ئاڵامان دابیگیرێت
هۆکاری چیە ئاڵای کوردستان دابیگیرێت و ئەیکەنە پێپالەقەیە عربە شۆفینێنە لە هەموو دنیاە کاتێک کارەساتێک ڕووەدا کاتێک شتێک ڕووەدا کاتێک کە خەلە لە ڕووەدا لە حکومەتە چەندین وەزیر بەرپرسی وڵات مدیر عام ئەندام پەرلەمان دەستەکارە کێشێتەوە بەڵام کەس لێرە ئامادەیتیانێ ئایا لەوە ترسن سوێن دەستن لە کارکێشایەوە گەل سزایان بدا و دادگایی بکرێن یاخود خۆشەویستیانە بۆ پۆست و پلۆپایەکانیان وەڵی ئەوە بەلای دەبێ خۆیان بپرسی ئەو وڵاتانە جیا لەگەڵ ئێمە لەگەڵ ئێمە جیاوازمان زۆرە لەگەڵەوانە بە حقیقت ئەوان جیاوازن لەگەڵ ئێمە ئەم بەس ئەوەندە داواکراوین داواکارین لەم بەرپرسانەی خۆمان بەسە با یەک ریز بن کورد نەفۆتێلەوە زیاتر ساڵ لەبێ ساڵەتەوەش تۆ دەڵێکی سەبارە بەوەی کە ئەم هەموو کارەساتە ڕووی داوە لە کەرکووک ئەو بەشتە شنگالە هات ئەوە بەسەر دووسخورماتوە هاتووە ئێستا دوو گەنجی دووسخورماتوم دواندووە ئەڵێ تەنان تعدا لە ئافرەتی خەڵک کراوە بۆچی دەست لە کار ناکێشنەوە بەرپرسە حکمیانە خۆی لە هەموو ئەگەر بێتە سەر مێژوو بڕێم پڕەکانی مێژوو هەڵدەینەوە لە هەشت کەسێکی دەوڵەت بۆ سەرکردەکان خۆیان کوشتووە بەڵام ئەوانەی ئێمە بە هەمویانەوە ئامادەنین لێدوانێ بدەن دەست لە کار بکێشنەوە بەس خەریکی تجارەت و سوودمەندی تاگە کەسین بەڕاستی خەڵکەکە تەواو پێڵ ناگیرێ خەڵکە تەواو بێزار بووە من لە 16 مانگەوەوارە لە شاری سلێمانیم هەتا ئێستا ناتوان بڕۆمەوە ناو شارەکەم بەڵێ کەرکووکیم منیش هەر لە کەرکووک بووم و هەر ئەم نەهامەتیەمان دی بینی لەوێ والله ئەوەی بینیمان چی شکسێکی گەورە سەرشۆڕیەک بۆم حکومەتەوە بۆ میلەتەکە ئێستا کە ئەم حزبانە کەوایان کرد نە بە خەڵکیان ڕاگەیان کە پاشەک شاکەن نە بە خەڵکیان ڕاگەیان کە مقاومەکەن شەڕ بکەن منێکێکی لەو کەسانەم کە چەکم هەڵگرتە بوو بە هەموو دڵێکەوە ئامادە باشییا بووم بەڵام وام کەسێکم پێشمەرگە لەو دیوی چیمەن و قەرانجیرەوە ئەبینێت و خەڵک وا دەرەچێ مەجبور هەموو ئەوەی کورد بوو چەکەی هەر نەیزانین چی لێگە هەمووی فڕێدا یا من لەسەر چەکم لێرە هێناوەتەوە چی لێ چەکەم کە من یەک کەسێک تا ئێستا یەک شتێکی نەگوت ئێستا بە هەمومانەوە چی خەڵکی گەرمیان و کەرکووک و دووز و بە هەموو ناوچەکانی و ئێستا یەک سەرکردەیەک بەس بڵێت ئەڕۆین بەرەو کەرکووک بزانە هەرچی گەرمیانی هەیە خۆی ناڕاتەوە پێویستیمان بەمنە حکومەت نییە ئەسڵ ئێستا ڕۆژەکەی وایەتەوە کێ زەمانەتی حکوومەتەکە حکوومەت زەمانەتی خۆی پێ نەکردووە ئێستا ئێمە بۆ چاوەڕێ ئەو حکومەتە بکەین کە زەمانەتمان بکە نەخێر وەڵی ئەوەی ئێستا داوا لە بەرسەکانێکی هەمومان داوا لەو بەرساناکەین یەک کەس لەسەر حکم هەر نەمێنێ کەسمان هەر ناوێ ئەو عەرەبانەی ئێستا ئەوها حکمەکەن لە سەرمان ئەوان بن باشترە لە وەک لەمە ئێمەوان باشترن ئێمەیان خڵەفاندووە لە بەرێمان وازانن لە جاهلیەتێکی خۆیان بە عەقلە جاهلیەتیان وا بیرەکەنەوە کە ئەوان خۆیان لە عەقلێکان کە عەلە ئەساس ئێمە ئەخەڵەتین ئێمە ناخەڵەتین بەڵام ئەوەی تێغ وەکو مەدەنی هیچمان پێ ناکرێت هەموو ئەوانەی کە ڕووی داوە قابلی ئەوە نێ دەست لە کارکێشنەوە قابلی ئەوانەیە کە خۆیان بگژن نەک دەست لە کار بکێشنەوە زۆربەی سەرکردە و وینەکانی مێژوو بەم شکستانە خۆیان کوشتووە نەک دەست لە کار بکێشن زۆریان دەستیان لە کار کێشەوە وازیانە زۆریان خۆیان کوشتەوە بەڵام ئەمانەیە ئێستا تا ئێستا خۆیان نازانن چی ئەڵێن لەوە ئەترسن سبەینە سزا بدرێن لایەن گەلەوە دادگایی بکرێن یاخود خۆشەویستیانە بۆ پۆست و پلۆپایە نابێ ئەوە خۆیان ترسە بێ خۆیان سزای خۆیان بدەن مێژوو دەری خستووە هەر سەرکردێک شکستیە ناو خۆی سزای خۆی داوە ئەم ئێستا لە گەلەکەی ئەترسێ سزادرێ ئەبێ خۆی ویژدانی خۆی سزای خۆی دا نەک لەسەر ئێمە چاوەڕێمەکەن هەموو خەڵکە زانێ حاڵی چۆنە ئێستا خۆی لە چی حالێکە هەژێت ئەبێ خۆیان بزان خۆشیان لەسەر ئەم تیجارەتە بەڕای خۆیان هەر بەردەوامن بڵێ ئەگەر من لە 20 هەمووی تەوەقع شتی وای کەس تەوەقع شتی وای ناکرد بە تاکید کەس نازانێ ئەم شتە ئەبێ یان نابێ ئینە بەڵام خەڵک هەر دەنگی پێیاندا بەڵام ئێستا بەدواوە یەک کەس دەنگی بۆیان نادا هاسە ئەم پەنجەی خۆم من وەکو شخصێک تاکە کەس ئەم پەنجەی ئەبڕمەوە دەنگ بۆ کوردم هەر دەنگ نادەم ئەو عەرەبە لە سەرمە بێ ئێستا چۆن بۆ ئەو پەڕی هەروە بێ ئەم کوژن تەواو لە وڵاتە دیموکراسیەکاندا وا باوە هەر کاتێک حکومەت شکستێک دێنێت هەر کاتێ کارەساتێک بەسەر میلەدا دێت ئۆتۆماتیکی زۆر ژیرانە ئەو کەسەی بە بەرپرسە لەو ناوچەی ئەو کەسەی بەرپرسە لەو ویلایەتەی ئەو کەسەی کە دەسەڵاتداری ئەو ناوچەیە دەست لە کار دەکێشێتەوە و داوای لێبوردن لە گەلەکەی دەکات بەڵام لێرەدا لە هەرێمی کوردستانە نەک هەر کەس ئامادەی تێدانیە دەست لە کار بکێشێتەوە داوای لێبوردن بکات بەڵکو زۆر جار
شکستەکانیش وەکو سەرکەوتن باسەکرێت لەلایەن خودی و کەسانەوە وەکو شانازیکردن باسەکرێت زۆر جار خیانەتەکان وەکو سەروەری دەستنیشانەکرێت ئەوەی کە جێگەی تێڕامانە لە نێو حکومەتی هەرێمی کوردستانە ئەم هەموو کارەساتەی بەسەر ئەم خەڵکەدا هاتووە لە ماوەی چەند مانگی ڕابردوو چەند ساڵی ڕابردوو چەند ڕۆژی ڕابردوو هیچ کەسێک هیچ بەرپرسێک ئامادەی تێدا نییە دەست لە کار بکێشێتەوە بڵێ خەڵکینە من داوای لێبوردن نەکەم لەبەرەوەی من لە حکومەتێکا بەشداری ناکەم کە ئاوا نەهامەتی بۆ میلەتەکەی بێنێت ئەوە تا بە چاوی خۆتان بینیتان و بەگوێی خۆتان بیستان ئەو گەنجانەی کە لە دووس خورماتوو بوون چیان و سەبارە بە دووس ئەو گەنجانەی کە لە کەرکووکەوە هاتوون چیان و سەبارە بە کەرکووک کە دیفاع نەکرا و کە وەکو دەوترێت جارێکی تر ئەو شۆنانە فرۆشرانەوە و خیانە لەگەڵی کورد کران بۆیە گرنگە لە ئێستادا بەڕێزەوە بەرپرسە باڵەکان ئەوانەی پۆست و پلۆپایان هەیە دەست لە کار بکێشنەوە و ڕووخۆیان سپیکەنەوە لای میلەتەکەیان وەکو هاو هەڵوێستیەک هاو خەمێک بۆ گەلەکان نەک خۆیان بشارنەوە لە میلەت و هیچ لێدوانێکیان نەبێت و هیچ ڕخۆنەوەیکیشان نەبێت تەنها بە قسەی باقوبریق و قسەی گەورەی سەر شاشەکان خەڵک دڵنیاکەنەوە لەوەی کە هیچ شتێک ڕووی نەداوە وەکو وابێت دنیا شامی شەریف بێت بۆیە خەڵکی داواکارن پێویستە لە ئێستادا هەموو بەرپرسەکان هەمووانی پۆست و پلۆپیانێ دەست دەکات کێشنەوە و حکومەتێکی تر بێتە کایەوە و چۆڵیکەن بۆ خەڵکانی تر تاکو ژیانی خەڵک لەم نەهامەتە ڕزگار بکەن ئەمە پەیامەکانی هاوڵاتیان بوو تا پەیامێکی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە سپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان لێ